شوتان باش كيواني فاتحي مو خوشويستان بيناري برنامج لاوان لتلفزيون تيشكدا هاورمان بي سادەترین جیاوازی مرۆڤەکان لەگەڵ بوونەوەرەکانی دیکە لەوەدایە کە ئینسان هەر کاتێک بیهێوێکاری ئەنجامدا لە پێشە بیری لە دەکاتەوە پاشان ئەنجامی دەدا بەڵام بوونەوەرەکانی دیکە بیرکردنەوە لە پشتی کارەکانیانەوە نییە ڕەنگە حەز یا بیرەوەرێکی منداڵیمان بتوانێت ببێ بە هەوێنێکی پرۆژێکی کاری زۆر بەنرخ هونەرمەندەکان هەموو کات هەستێکی منداڵانیان تێدایە کە بەردەوام پرسیار دەکەن و بۆ هەر پرسیارێکیش وڵامی تایبەتیان دەوێت پێشکەشە بە هەموو ئەو گیان لەبەرانەی کە ڕۆژێک لە ڕۆژان بە بیانووی یاری لەگەڵکردن ئازارم دەدەن. تا ئێستا بە مشکداندا هاتووە ئاژەڵێک کاندیداتۆرتان بێ لە سەحنەی سیاسیدا کە بتوانن دەنگی بدەنێ لە هەڵبژاردندا؟ تا ئێستا بیرتان لەوە کردووەتەوە ئاژەڵێک سەر و کۆمار بێ؟ سیاسیەکان بۆ ئەوەی هەڵبژاردنێک ببەنەوە و بەدەسەڵات بگەن دەڵێنی جۆرا و جۆر دەدەن. کاتێکیش سەردەکەون دەسەڵاتەکەیان خراپ بەکاردەهێنن. ئایا ئاژەڵانیش هەمان شتیان لێ چاوەڕوان دەکرێ؟ کەڵەشێرێک ئەگەر نوێنەرەکەم کەڵەشێرێک بێ تۆ بڵێ بە خاتری ئاینە جیاوازەکەم حاشام لێ بکرێ و بخرێمە پەراوێزەوە و دوور بخرێمەوە؟ گوێدرێژێک دەمخاتە بەندیخانەوە لەبەر ئازادی بەیان و ڕادەربڕین؟ مریشکێک وەک پڵنگێک ڕەفتار بکە و دشکردەوە لە خۆ نیشامدات بۆ ئەوەی جڵەوی فەرمانڕەوایی بگرێتە دەست و لایەنگری لە قەتڵی ناموسی بکە؟ سەگێک ئاسایشی کۆمەڵگا دەپارێزێ لە تاوان؟ قەلێک کوشتنەوەی قەلەکان لە جەژنی کریسمسدا ڕادەگرێت؟ کیسەڵێک بە خێرایی کەروێشکێک غار دەدا بۆ ئەنجامدانی ڕفۆرم و چاکردنی ئابووری؟ توتی ئاخاوتن بە زمانەکانی تر یاساغ دەکا کاتێ بەدەسەڵات دەگا؟ ئەمانە هەموو ئەم پرسیارانن کە لە مێشکمدا دەخولێنەوە کاتێ بیر لە سەردەمێکی نوێ و حکوومەتداریەکی نوێ دەکەمەوە. لەم بەرگەدا سرنجتان بۆ چاوپێکەوتنێک لەگەڵ بەڕێز فوادی خاکی بەگی سکرتێری یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران لەسەر شەشەمین کنگرەی ئەو ڕێکخراوە ڕادەکێشم.